ئەو کاتتان باش بینەرانی ئازیزی کوردستان 24 لە هەرکوێیەکەن خۆشحاڵم کامەرانم لە بەرنمەیەکی نوێی هاوڕێی تەمەن بە دیدارتان شاد دەبم. لە خۆڕا ناویان بە پیاوانی هێزی ناوەخۆ نەهاتووە، ئەو پیاوانەی بەرەی ناوەخۆ دەپارێزن و بگرە بەهێزتری دەکەن. خۆشحاڵم ئەو شۆ میوانداری پۆلە ئەفسەرێکی دیاری شاری هەولێر بکەم، ئەوەی جێپەنجەیان دیارە. بەخێر بێن. لیوا عەبدولخالق تەلعات، عمید تارق عەبدوڕەحمان، عەقید کاروان خۆشناو، دووبارە بەخێر بێن. زۆر سوپاس جەنابی لیوا کە تازە بزانم لە سەفەرێ هاتیەوە و لە بەغدا تازە هاتیەوە لە فڕۆکەخانەیەک سەر هاتیە لامان. زۆر ئەمە بەرز ڕدەگرین و پرسیارەکەمەوەیە ئیشی پۆلیس نالێم بڵێم چێها خۆشترە چێها ناخۆشترە. نا بەتاکید ئیشی پۆلیس ئیشێکی زەحمەتە، زەحمەتە و لەلایەکیش بەڕاستی هەموو کاتێک شانازیم پێوە کردیە لەبەرەوەی ماوەی 14 ساڵ بەشێکی گەورە خزمەتی ئەو شارەمان کرد لە هەموو ڕووەکەوە. کاری شورتە لەگە ئەو کاری کە ئێستا لە بەغدا دەیکەم بەتاکی جیاوازیی ێزگار زۆری هەیە، لەبەرەوەی کاری شورتە ڕاستەوخۆ لەگەر هاوڵاتیانە هەموو کێشەکانی ئەو هاوڵاتیانی کە لە شاری هەولێر ڕووی داوە لە هەموو بابەتەکانەوە لە هەموو ڕووەکانەوە لە ڕووی کێشەکانی کۆمەڵایەتی کە دەورێکی سەرەکی لەو بابەتە هەبوو، بابەتی دزی، هەموو بابەتەکان کوشتن، بابەتەکانی کێشەی کۆمەڵاتەکان کە ئەوە سەرەکیە و کێشەکانی کۆمەڵایەتی لە ڕووی ئافرەتەوە کە ئێمە وەکو بەرەبەرایەتی پۆلیسی هەولێر ئەو 14 ساڵە گرنگێکی ئێزگار زۆرم پێدا بوو کە لەبەرەوەی هۆکارەکەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە دادگا زۆر جار ئەو کێشانە بەداخەوە ناتوانێت چارەسەر بکە. مادە یاساییەکان ڕێگە نادا تۆ هەموو شتێک بکەی، ناچار دەبی لە ژوورەکەی خۆت کاتی خۆی لە ژوورەکەی خۆم زۆربەی کێشەکان چارەسەر دەکرد. لەبەرەوەی گەیشت بە دادگا ئەو وەختە زیاتر ئاڵاوسەر دەبوو لە ڕووی کۆمەڵایەتیەوە خۆت دەزانی، لە ڕووی عەشایرەوە، لە ڕووی باس لە مەسەلەی ناموس و ئافرەت و ئەوانە تۆزێک زەحمەت بوو. بەس دڵخۆشم بەوەی کە بتوانم هەموو ئەو کێشانە لە ژوورەکەی خۆم چارەسەر بکەم. کاری ئێستام کارێکە زۆر جیاوازە. کاری ئێستا بزەبەت هەماهەنگیە؟ کاری ئێستام ئەویش هەر خزمەتێکی گەورەیە بە هەرێمی کوردستان کە دەورێکی سەرەکی دەبینم وەکو نوێنەرایەتی حکوومەت لە بەغدا بۆ ئەوەی بتوانین ئەو شوێنە ناکۆچانەی کە مەناتق متەنازە عەلەیە بە عەرەبیەکەی، واتە ئەو شوێنانەی کە ناکۆچی لەسەرە لە نێوان حکوومەتی مەرکەزی و هەرێمی کوردستان بتوانین ئێمە وەکو هەرێمی کوردستان پێگەی خۆمان بە بەردەوام لەو شوێنانە بەهێزبی بۆ ئەوەی ئەو خەڵکانی کە لەو شوێنانە دەژین هەست بە ئارامەیەک بکەن، هەست بەوە بکەن کە خەڵکەکەیە پشتگیریان دەکات، پارێزگاریان دەکات. بە تایبەتی لەم دوایە لەو ڕووداوانەی دوایی جار لە مەخمور و لە ئەو هەندێک شوێن کە بەداخەوە چەند ڕووداوێک ڕوویدا دوای ئەوە بە هەوڵ و ماندێبوونێکی زۆر تواندرا بگەین ئەو نەتیجە کە پێویستە هەموو ئەو شوێنانەی کە تەنها حکوومەتی مەرکەزی لێیە، هێزی سوپای عێراقی لێیە، دەبێ بە هاوبەشی لەگەڵ هێزی پێشمەرگە بچنەوە ئەو شوێنانە و ئەگەر کارێکی سەربازی هەبی ئۆپراسیۆنەکە بێ ئەبێ بە هاوبەشی بکەن. ئەویش لە ڕێگای هاوپەیمانان بە تایبەتی ئەمریکا کە دەورێکی سەرەکی هەبوو بۆ پاراستنی ئەو ناوچانە و خەڵکی ئەو ناوچانە هەست بکەن کە خەڵکەکەیە لە هەرێمی کوردستان پشتگیریان دەکات، داکۆچی لە مافەکانیان دەکاتن، هەروە باسانی ئەو شوێنانش بەجێ ناهێڵدرێت. دەستخۆش بی. کاپتان بێمە لای بەڕێزت کە ناوەکی دیاری ئاسمانی وەرزشی، ناوەکی دیاری هێزی ناوەخۆی وابزانم بە تەمەنت چەکتەڵ نەگرتووە؟ خۆی سپاس دەکەین تەمان ئەوە پێش هەموو شتێکی سپاسی جەناب دەکەینەوە بەرنامە جوانە لەو شوێنە جوانەی هەولێر قەڵاتی هەولێریە. خۆی لە حەقیقەت ئەمە هەڵگرتنی چەک و یان هەڵنەگرتنی چەک ئەوە ناگەینی کە کابرا دەتوانێت ئەدای خۆی جێبەجێ بکە بە چەک یان بەبێ چەک. ئەمە هەروەکو جەنابی لیوار باسی کرد ئەو 14 ساڵ کە پێکرابووینە ئەم پێشتریش لە پۆلیس بووین، پێشەوە جەنابی بێچکو لە ئاسایش ئیشی کردیە، لە زۆر دەستگای دیکەی ئاسایشیشی کردێت، جێگایەکان مدیر بووە، سەمستەوایەکی بەرز بووە، دوای هاتە ناوشورتەی تەماشای کرد
ئەو خەڵکانەی کە ئەمە پێکرا ئیش دەکەین هەمومان برایەکن خۆشەویستی شاری هەولێری ئەمەی کۆ کردبووە لە قمەی کە هەر ناکۆچێت شەبیتم بینیمە هەولێرەکە ئەمەی کۆ دەکات کۆتان کاتەوە هەڵ نەگرتنی چەچی من ئەوە نەبوو من زیاتر لە ناو بارەگای ئیشەکانی خۆمان دەکرد وەرە جابەجار دەردەچوین ئەگەر پێویست بکرد بە دەردەچوین لەگە برادرانمان لەگە قۆی تەواری لەگەر نەژدەبا لەگەر مکافحابە لەگە هەر شوێنشتر با دەردەچوین بەس ئەو برادرانی کە لەگەڵمان بە پۆلیس وانە هەموو چەچیان پێبوو یعنی بە هەموو ئەوە چی فکرەکەم ئەوە بوو کە ئەو کەسانی کە لەگەمەنە وەکو برای منە و براگزکەی منە یان براگەورەی منە لەگەر ئەمە کە ئیشان دەکرد پێویستی ناکاتن ئەمە هەمومان چەکەڵگرین ئەو مەجموعی کە دیفاع لەمە دەکاتن ئەگەر خوا نەخوازە شتێک بیتن پێویست ناکاتن ئەمن بەسۆزام شەوەکی چەکتان هەڵگرتیە ئەنگۆ بە هەرسێک ئەو شەوی کە چەکمان هەڵگرت جەنابی لیواش زۆر حەزی لەوەی نەبوو کە چەکەڵگیری ئەو شەو پێویست بوو لەبەرەوەی داعش نزیک بۆ لە شاری هەولێرێ هەر نەک هەرچە چێلگرت بوو کلاش و خۆشی بەستە بەلێ خۆشی بەستا بوو خەڵک هەموو چەچێل ئەمە هەبە مەدەنی ئەو وەختی ئەمە لەوانەیە کاکاروانیش لە واجب نەبووین یعنی ئەمە ئیشی ما تدریب وەلعاب بوو بەس بەڵام کە گوتیان مدیر شورتەش دەگاتەوە جێگایەکەی ناو قۆی تەواری بوو هەمومان التحاقمان کرد بێوێندرێ لەبەرەوەی وەزعەکە ئەوەی نەدەویست کە بلێ واجبم یا واجب نیمە ئەوە بۆ هەممان چەکمان لەگەر ئەو شەوی دەستخۆش کاگامی کاگاقی دۆبزام ئەتو لە بواری سوۆشیال میدیاش ئیش دەکەی بڵێ ئەوبزام سوۆشیال میدیا پیجێکی ئەکتیڤت هەیە چۆن دەتوانی مەسەلەن کارت وەکو ئەفسەرێک و کارت لە سوۆشیال میدیا مەسەلەن و چەند هاوکاری لە بواری پۆلیس و پاراستنی ئەمنیەتی شار سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتانێ دەکەم لە تو لە کاکاروخ و لە کوردستان بیستار بەڕاستی خەڵک لە ئەو ڕۆدا پێویستی بە بەرنامەکی وا هەبوو کە سەرقاڵی سیاست و بنزین و کێشە و بەرنامەکی واش هەبی پێویست بوو سەبارەت بە دۆری سۆشیال میدیا لە ژیانی من ئەوە بوو کە دوای ئەوەی جەنابی لیوا ئەرچی بەڕێوەبەری پۆلیسی هەولێری وەرگرت طبعا پێشەویش یادیان بەخێر عەمید نەریمان و عەقید فەرهاد و هەزار ڕەحمەتیان لێ بیوانە بەڕێوەبەری پۆلیسی هەولێر بوون دوای هاتنیوی کە تازە جەنابشی باسی کرد خەڵک زۆر کێشەی هەبوو مەشاکلی هەبوو نەیدەزانی چێوە بچی دەچوە مرکزی پۆلیس لە بنکەی پۆلیس و محکەمە کێشەکان هەندێکجار گەورەتر دەبوو بە حکمی عشایری و ئەمە قبولم نییە خێزانم بستە مرکزی شکایەت لە منکاوی تر ئەو عقلیەتە عشایری ئێستاژ لە ناوەمە هەر هەیە و کەسیش قبولی ناکە ئەوە بوو ئەمە پاڵپشتم بوو جەنابی مدیر کە پیجێکی دانینەوە بوو پیجەکەمان دانا و پیجەکە ئیسیجابەی هەبوو خەڵک نامەی دەنارد بە دەتوانم بڵێم بە هەزارەها کێشە لە بەڕێوەبەرایەتی پۆلیس لەلایەن کاک عەبدولخالق و کاپتن تارق کە ئەو جێگیری بوو یەک لە مشکلەکانمان ئەمە چ بوو لە نادی بروسک پێکەوە بووین لە یانەی بروسک لە یانەی بروسک کاپتن سەرۆکیانە بوو جەنابی لیواش جێگیری سەرۆک بوو داهاتینەوە پۆلیس لە پۆلیس ئەو مدیر شورتە بوو جێگری بوو بەڵام ئەلحەمدوللا توانیمان تۆفیقکەین و ئەلحەمدوللا ئێستاش پیجەکە پەرەم پێداوە بۆ ئەوەی خزمەتی شارچی هەولێر دەستخۆش کاک لیوا بێگومان بوونی کەسێک خەڵکی شار بە بەڕێوەبەری پۆلیسی شار پڕک کێشەشی هەیە بەڕاستی بە حکمی ئەوەی کە مەسەلەن کابرایەکی ناسراوە حکمی علاقاتی حکمەوەی ئەو کێشەتی بۆ دروست نەکرد کە تو کەسێکی ناسراو بووە مدیری شۆڕی ئەو ماوە زۆرش سەختترین ئەرێکە لە شار ببینی بەڕێوەبەری پۆلیسی هەولێرە کارێکە زۆر زەحمەتە من بە حکمی ئەوەی کە 14 ساڵ لە ئاسایش بوومە وەکو یەکێکم لە دامەزێنەرانی ئاسایشی هەولێر لە 22/11/1992 کە دەست بەکار بووین لە ئاسایش ئەو ماوەیە دەتوانم بڵێم ئەو 14 ساڵی ئاسایش هەندە زەحمەتم نەدید ئەوەندەی لە پۆلیس دیتم لەبەر ئیشی پۆلیس تێکەڵ بە هەموو دەچی هەموو ماڵێک بەڵام ینی ئەوەی کە زۆر گرنگ بوو باسیەوەت کە زۆر زەحمەت کە یەکەم جار دەست بەکار بووم بە تاکی زۆر زەحمەت و بەڵام کۆمەڵێک ئەو برادرانی لەگەڵم بوون کە دوان ئەو دوو کەسەی ئێستا ئەو دوو برای بەڕێزەی من کە ئێستا لەگەڵ من دانیشتوونە ئەوانیش پاڵپشتێکی زۆر سەرەکی من بوون لەگەڵ کۆمەڵێک ئەفسەری تر کە ئێستا هەندیشان لە ناو پۆلیسن
دەورێکی سەرچیان هەبوو بۆ هاوکاریکردنی من بتوانین لە ماوەی ئەو 14 ساڵە کە تەمەنیشی ئێزگار زۆر دوور درێژ و زەحمەتە 14 ساڵ لە تەمەنی من لە وەکو بەڕێوەبەری پۆلیس هەولێر دەبی فی سێ بکەی دەکا ئەوەندە ساڵە تووچینە بەڕاستی نا خەو هەیە نە دانیشتن هەیە نا ئیسراحەت هەیە بۆیە ئێمە وەکو تیمبەک لەو ڕۆوە کارمان کردووە ئەگەر بێ باسی کارە سەختەکان بکەین نابێت دوو کەسی زۆر گەورە لەو شارە لەبیر بکەین کە ئەوانیش دەورێکی سەرچیان هەبووە لە پاراستنی ئەو شارە لە کۆکردنەوەی ئێمە لە ئاسانکردنی کارەکەمان ئەوانیش هەردوو بەڕێز کاک کەریم سنجاری وەکو وەزیری ناوخۆ کە بەداخەوە ئێستا کە ژیانی ینی لە تەندروستی باشنیە لە دەرەوەی وڵاتە و هەروەها برای بەڕێزم کاک نەوزاد هادی وەکو پارێزگار هەولێر کاویش جێگای ڕێز و تەقدیرە لەو شارە کە توانی هەموو ئەو کۆمەڵی ئێستا ئەو کات کە پێکەوە کارمان دەکرد هەمومان کۆکاتەوە و هەمووشمان بەیەک ڕۆحیەت و بەیەک گیان فیدایی لەو شارە کارمان کردو و خزمەتی ئەو شارەمان کرد لەبەرەوەی کاری پۆلیس زۆر زەحمەتە زۆر زەحمەتە دوو زەحمەتی گەورەمان هاتە پێش ئەوەی کات کە ئێستا کاک تاڕەق باسی کرد ئەوەیە کە هاتینە ناو کارەکە و دەستمان بەیش کرد دووەم تووشی شەڕی داعش بووین کاوە زۆر زەحمەت بوو لەبەر چ زەحمەت بوو چەکەی ئێزگار زۆر هاتە ناو شارە هەرچۆن یەکمان مەسەرەن لە مەفارزەکان کاروان دەزانێ کاک تاڕق لە هەموو مەفرزەکان لەگەڵدا بووە هەروەها برای بەڕێزم کاک سەروەت مدیرە تەواڕی دەورەشی سەرەکی هەبوو دەوری کاکسەران وەکو بەڕێوەبەری پۆلیسی فریاکەوتن کاک دەبی باسییان کەم کاک عەمید شوان کاک عەمید قەهار کاک عەمید بەختیار زۆر کاک لیوا هێرش کە ئەو کاتی وەختی خۆی کە بیدایەتی مدیر مکافحە بووە هەندێک برادری تر لەوانەیە ئێستا لە بیرم نەمابی مەسەل لە شەڕی داعش ئەو شەوەی کە زۆر سەخت بوو زۆر زەحمەت بوو خەڵک ڕای دەکرد ناچار ئێمە ئەو کۆمەڵە برادرانی کە ئێستا ئەو دوێ لێرە دانیشتوونە و هەردوو برای بەڕێزم عەمید شوان و عەمید قەهار ماینەوە لەسەر جادە هەتا ڕۆژهەڵات لەبەرەوەی هەستمان بۆوە کرد کە خەڵک شارەکە چۆڵ دەکا پێمان دەگوتن کاکە ئێمە ماین ئێمە هەمومان لە سەجادەین متمانەتان پێ بەڵێ ئێمە لە سەجادەین ئەوە هەمووشمان خۆمان بەستاوە ئەو شارە پێویستە بەوەی کە نەک من و هەزارانی وەکو منیش بێتە قوربانی ئەو شارە لەبەرەوەی ئەو شارە ئەوەندە خۆشەویستە لە لامان ینی دەکا 29 ساڵ 30 ساڵ خزمەتی ئەو شارە وامزانیە کە 30 دقا خزمەتم کردیە بەخۆم و بە هەموو ئەو ئێستا ئەو دوو برادرە و برادەرەکان تریش کە ئێستا ناوم هێنان کاک هەموو ئەو بەڕێزابستار کرد ئەوانش دەوری سەریشیانە بوو کە زۆربەی کارەکانی بەغدا ئەوان جێبەجیان دەکرد لەبەر ئەو وەختی ئاسان نەبوو زۆر زەحمەت بوو خەڵک تەسحی دەدا خەڵک لەو ڕێگایە دەکوژرا بەڵام ئەوان ڕۆژێک نەبوو بڵێن نا بەڵکو هەموو کارەکانیان بە درۆزی لە پێناوی خزمەتی ئەو شارە جێبەجێ کرد دەست خۆش بی کاک عەمید بەڕێزت وەکو یاریزانێکی پیشەگەر کە لە یانەی شورتا لە هەولێر لە شەبابی عێراق لە ئۆلمپی ئەوانە هەم بەشداریت کردیە بێگومان لەگەر بەڕێز کاگلیوا و لەگەر عەقید و کۆمەڵە یادگاریەکی خۆشتان هەیە بەڵێ یادگاریەکان خۆش بوو لەوە ئەسنای واجب بوو دەبایە ببی یعنی ئەو فکاهیە هەبی ئەوەی مەلەل نەتگری زۆر جاری کاک عەبدولخالق ڕێزمێ جەنابی لیوا کە دادەنیشتین پێی خۆش بوو هەموو پێکرە نانی بخۆین یعنی پێشتر ئەو شتە نەبوو نەماندیت بوو مدیر شورتا کە خواردن بانگ دەکرد دەگوت تەلەفۆن کە زابتەکان با بێ نانی بخۆن مەقسەدی کۆکردنەوەکەی ئەوە بوو یەک لە پێشەوە بیان ناس بزانی چه ئێمە شاکل دووەمیش بە نوکتەک یعنی لەوانەیە کابرا کە دێتەکەنە تو لە ڕوتبەی لە تو گسکەترا ئەتو کە ئیستیقبالە چ دەکەی دەرێ دانیشە چایەکی بخۆ ئەمانی دەدێ ئەو قسانەی کە لە ناو دڵیتی دەیکاتن ئەو مەشاکرانە کە پێت دەلێ حەلیشی دەکرد یەکسەر حەلی دەکرد بەبێ ئەوەی جوهودێکی گەورەشی بێتن لەبەرەوەی هەندێک جار هەیە مەشاکلێک گچکەیە ناگۆترێ لە خۆڕا گەورە دەبیت ڕۆژێکی لە مەفرەزە دەرچوو بوون
طبعا مشاکلی ئەوەی تازە جەنابی باسی کرد داعش وانە بوو ئاسایی شورتە هەم پێکرا دەرچوو بوون خۆشیەکەی لەوەیەوە بوو کاک عەبدولخاڵق کە هات لە ئاسایشات ئەو هەماهەنگی ئاسایشی نەکرەمە یعنی هەتا کە تێکەڵ بوو یعنی مدیر ئاسایش کە ئەمری دەکرد شورتە یەکسەر جێبەجێ دەکرد ئەو هەمانگیە نەزاحەتی هینە مەفرەزەکانیش هەموو دەرچوو یەک لەوان یادی بەخێر ینی لە ژیان مایە بە زەمە دەرێ یادی بێژەنەمانیدیا هێرشە ڕەش یەک لە قارەمانەکانی هەولێرەیە لە مەفرەزەک بوون ئەوش گوتیان دەنگۆیەکەیە کە خەڵکانەکەیە عەلەمی داعش پێشانی خەڵک دەدەن و ناوجاع لە ساز هەینە ئەوە ئەو خەڵکەی کە خۆفرۆشەکان ئەوەش مەفرەزەکانیان هەموو تەوزیە کردی بوو دیار بوو یەکەچ عەلەمی دەرهینا بوو چاوی بە شورتە و ئاسایشگەر بردیەوە ژۆر هینایە ئەوان نازانی عەلەمی چییە گوتیان بکەو نەدوی کەت نەدوی لەو لای هاتە خوارێ کابرا هاواری کرد گوتی کا من ئەندام ناوچەمە یعنی فەقیر نەیزانی چ مۆزوعەکە گوتن کە عەلەمەکە دەربی نەزانێت و عەلەمی دەرینە عەلەمی بەرشلۆنێ لە دووڕا مۆرە بە ئۆچی ڕەش دیارە تەلەفۆنە لە کاک عەبدولخاڵق گوتیان ئەوە عەلەم بەرشلۆنێ گوتی ئەوە لەوان خراپترە بەخۆی ڕیال مەدریدە باشە کاتی گەمەی یاری کۆتایی باشە ئەیکوف لیڤەرپول و ڕیال 3-1 بردیەوە کو بوو وەزعت لەگەری نانا ئەمن ئەو وەختی کاک عەبدولخاڵق نێزان ینی ئەمە زۆر مشەجعی لیڤەرپول هەزای بەرشلۆنەمە بەس دژی کاک هەر نەیاری کە داهاتینە دایرێ ئەگە بەرشلۆنە بیبردبایەوە شورتەمان هەبوو زابتمان هەبوو فەوەزمان هەبوو ئەوانیش ڕیال و بەرشلۆنە بوو بێگومان کە داهاتن ئەمە دەمان کردەوە کاک عەبدولخاڵق پێ تووڕەکەن خۆشیەکەی لەوەیە مدیر شورتە کە تعاملی دەکرد لەگەر شورتە و فەوەزەوەی وەکو برا گەورەک لە عین وەخت لە عین وەخت واجباتەکانیان جێبەجێ دەکرد 100% طبعا بەو ڕوحیەتە میهمەکەی ئەوی جەنابەت گوتت لۆ دەماچەند نەگرتیا ئەوانە هەموو حیمایەمە بوون بەدڵ بە ڕوح ئەوە خۆشیەکەی لێکوان نەبوو ئەوی کۆمانی کردەوە شارەکەیە خۆشەویستی شارەکەیە خۆشەویست شارەکەیە هەزاموو جارێ من دەڵێم یعنی وەختی لە وەرزشیش بوون دەرێم هەولێرم لە بابم خۆشتر دەوێ زۆر کەس تەماشا دەکاتن دەری کو دەبی بلێ لە بابم خۆشتر دەوێ بالفعل لە بابم خۆشتر دەوێ چکە هەولێر داکمە تەمەن داک خۆشەویستترە لە بام ئەمە ئەوها ئەوە کارمان بردەسەر دەست خۆش ئەو زەوە زۆر خۆش بوو دەست دێنەوە لای کاک کاروان ئەتوو کاک عەقید ئەتوو یادەوەری خۆش لەگەڵ کاک لیوا و کاگەڵی تەماشای مەگە قسەی بگە بەڕاستی پێشوێ کاروان قسەی بکە کاروان دەورەشی زۆر ڕئیسی هەبوو لە ئیشەکان لەبەرچە وای دەرچوو بوو کە کەسەکی خەڵک لە هەولێر خۆشی دەویست بە ملاحەزەش مەسەن زۆر جار دەچوینە بازار خەڵکیش زۆر ڕسمی دەگەردەکرد یعنی وا دەرچوو بوو کە ئەوەی ئەمن دەمویست وەکو بەڕێوەبەری پۆلیسی هەولێر دەیگەیاندا خەڵک هەولێر کە پۆلیس بەو شێوەی ئیش دەکات بەو شێوەی تەعامل دەکات بخۆشی لەو بابەتەوە ینی بە عەرەبیکەش هەر بابنەی خەبیر بوو لە ڕووی پرسیارکردن لە متەهەم و لە ڕووی تحقیق ینی کاروان عەفوەن عەقید کاروان نەکرد ئەعلامیان تەسویر دەکرد بەڵکو تحقیقیشی دەکرد لەگەڵ یعنی لەگەڵ تەسویرەکەی تحقیقیشی دەکرد لەو تحقیقی مەبەستی چ بوو ئەوەی ئەمن دەمویست ئەوەی ئەمە وەکو دەستگای ئەمنی وەکو پۆلیس دەمانویست دەیگەیاندا ئەو خەڵکی شاری هەولێر کە متهەممان گرتیە ئەوە قەزیەکەیتی ئەوە سەبەبەکەشتی ئەوەش جۆری دەستگیرکردنەکەیتی ئەوە بە هەموو کەسی نەدەکرا ئیشی ڕاگەیاندن و ئەعلام ئاسان نییە زۆر زەحمەتە لەبەرەوەی ینی ئەگەر بڵێن ئەو سەرکەوتنی وەکو بەڕێوەبەرایەتی پۆلیسی هەولێر لە ماوەی 4 ساڵ بەدەستمان هێنا جزءکی سەرەکی بێگومان پشتگیری بەڕێزت ئەو ڕوحیەتەی کاپتن باز دەکات ئەوەی ئێستا پێشەوەی کاروان قسەی بکە زابتەکانمان زابت مەرکەزەکانەوەنە تەلەفۆنیان دەکردیان وەسەیدی نازانم مدیر ئەوەی لە چێ زانیە مەوزوعێک دەبوو دەمگۆ کاکە منداڵێکی گزکە تەلەفۆن بکە مدیر جواب دەدات بەو ئاخیرەی سەماعی دانەدەنا دەگو ئێستا یەک بزانی وازانی ئەمە وەکو فەلسەفەک بە سپیکەر قسەی دەکرد یەکسەر دەمگۆ ها دەکە یەک تەلەفۆن دەکە لە عەنکاو کاک عەبدولخاڵق شتێکی ئەوە بووە یعنی ڕۆژانە هەمان بوو ئەو جەرگە کاروانی ئەو جەرگەوەی
ئەو خۆشەویستەکە ئەوە بوو خەڵکەکە سەریع تەلەفۆن دەکرد و جواب دەدرا بە زووترین کات دەگەیت دەست بە بڕیار بڕیار لەگەر زۆر بەڕێوەبەری پۆلیس کارم کرد خۆشترین ڕۆژەکان و ساڵەکانم لەگەر بەبێ مجاملەکە لەگەرمان دانیشتیان مجاملەی ناکەم لەبەرەوەی ئیشکردن لەگەر جەنابی لیوا وەکو براگەورەك و بابەک بوو عەسەبی نەدەبوو تووڕە نەدەبوو ینی زۆر شت بەڕاستی ئەم لێرەش من زۆر جار غەڵەتم نەکرد ینی هێڵەکەم دەبڕی یەک لەوانە ئەگە بە بیری بێ گەمەی ڕیال مەدریدی بوو نهایی لە پورتوغال ئەو ئیسیعمالی فەیسبووکی ئیسیعمال نەدەکرد نازانم کو ڕسمە ئەو وەختیش تازە ئەزمەی ڕاتبی پێیا بوو ڕسمە چیاڵای کوردستانی گرت نووسی سلااو لە کوردستان تا جامەکەنەی نۆ ناینەوە ئەمەش لە سەعساب بووین لە هەولێرێ ئەمیش لە فەیسبووکی خۆم نووسیم سلااو لە تۆش وەرە بڕۆ مالیەی ڕاتبی پۆلیس بینەوە ڕیال مەدریدا وەڵاهی وەکو هیچ شتێکی فۆکایە کاکەریمی کە وەزیر داخلیە بوو پاشەوی سزنیم حەتەی ئیفتتاحکرا لە ڕێی گوێڕی ئەمان دەکبینمان تێکچ تقریبان لەبەر ئەوەی زۆر لە گەیەک بووین و خۆشەویستێکی زۆر لە ئەواز بەکەی جێبەجێ دەکرد بەزەوە دیار بوو گەیش بۆ وەزیری لە ئفتتاحی سزنیم حەتەی کاکەریم یادی بەخێر 2000 بەلا چاو تەماشامی کرد سوورانەوە ڕاوەستا گوتی کاروان وڵات گوتم بەلێ سەیدی کاگنەوزاریش لە کنی ڕاوەستاوە گوتی کاروان ئەوە چیە لەگەر عەبدولخالقی گوتم وەڵی سەیدی هیچ نییە وەڵا کاگنەوزاریش ڕاست داخیر بوو گوتی کاکەریمەوە هەموو شەو لە سەمدیری خۆی دەنووسی لە فەیسبووک وەڵا کاکەریمش ڕاست تەماشای ئەوەی کرد کاگنەوزاری کرد وتی نەوزات ئەوە عەبدولخالق مدیری شۆرتەیە ڕیال مەدریدە ئەوە چییە ڕیال مەدرید و کریستیانە و کوڕەکانیشی فێر کردیا جلچی لە مالێ کە مشکلەم لە مالێکی لۆ پێیا کردیمە جلچی دەینیەوە ئیتر لە ئەوەش دەجێرمەوە لە 6 بە 2ەکەی بەرشلۆنەی وەختی هاتینەوە دایرێت ناخۆش مەکە مدیر زۆر هاتنە دایری کەس نەدەوێرە باز بک پێ بکەنی مدیر ڕیال مەدریدەوە وەڵام نیژناردم سنیەک پەقلاوە لەوزیان گوتیەوە چێ گوتیان کاروان ئەلحەقیز قسێ نەکرد ڕێزم لۆ جەنابی هەیە و ئەمە لەو ڕۆی کاکەریمش مشکلێکمان هەبوو کاکەریم ڕۆژێک وا بوو ئەوە شانسی مەبوو تەمانەگەوە ئەگەنا شانس نەبێوە نەدەبوو جارێک بەرشلۆنە بردیەوە لەگەڵ ڕیالی بۆ تەقا زۆرتان دۆڕاندیە وڵا تەلەفۆنی کرد گوتی چیە و دینا خراببوون هەموو تەقی گوتم ئێسەیدی ئەو هاانانی ئەوەوری بەرشلۆنە تەسەڕفاتیان ینی تەقەی دەوێ ینی شتێکی زۆر ناشینە کە دەبنەوە تەقەی دەکەن و ئەو هەولێر تێکدەن گوتی زراعتکە گوتم باشە بەسەرچە لەخوا دوست لەخوام نەویست مشکلێ ئەو مشکلم لە دروزوە لەخوام نەویستە لۆ جارە ڕیال نەیبردەوە دیسان بۆ تەقا فترەکە ڕیال بردیەوە بۆ تەقا دیسان تەلەفۆنی گوتی جێ لێ ئەوم تەقە گوتم وڵا سەیدی جێم لە هیچ نییە گوتی هەولێر هەموو دیناخوای گوتم بە قوڕان سەیدی ئاگەم لە هیچ نییە نازانم کا تەقایە باشە کاگلی ئەو دڵفراوانیە لە بۆەوەی کە دەبووە مشکلی تەقا و بیکاکەریم قسەینەکە هەرسام یەک لە کوڕەکانی یعنی ئێستا ینی پیا و جێگای داخە ینی کە باسی کاکەریم دەکەن و ئێستا وەزی سەڵاوانی یەک لە پیاوە گەورەکانی کە دەتوانین بڵێن بە حیاتی تعویز نابتەوە لە هەموو ڕووەکەوە پیاوەکی ئەمنی بەسەلیقا کابرایەکی متەفاهم هەرسام هەندێک زیچی ڕیال مەدریدم لە بۆمدارەکان کڕی وەبی ئەگەر بووە تەقەش یەکسەر دارش هەتا لەگە کوڕەکەی سوحبەتم گوتم ئەگەر پێویست بوو دەمانچەکەت دەمێ ئەگەر ڕیال بردەوە تەقەی بکەوی ئەوی باوجی قسەی نەگاتن طبعاً بێگومان ئەو ڕوحیەتە و ئەو دڵفراوانیەی تو کەوای کردیا ئەوان وەکو هاوڕێ ئەوجە لێرە کاکلیوە بە چەند وشەک چت هەیە لە هاوڕێیانی تەمەنت ئەوی لێرن ئەوی لەوێرێنین من بەڕاستی ناڵێم ئەو 14 ساڵە ئەو 15 ساڵی ئاسایش و 14 ساڵی شۆرتە
ڕێزم لە بۆ هەموو ئەوانەی کە لەگەڵم بوونەوە هاوکارم بوونە بۆ پاراستنی ئەمنیەتی ئەو شارە بەو دوو هەواڵەشمەوە بۆ هەموو ئەوانەی ئێستاش و واروەها هیوای سەرکەوتنیش لە بۆ برای بەڕێزم ئەمید لێر دەخوازم کە هیوادارم سەرکەوتوبی لە کارەکەی کە کارێکی زۆر زەحمەت و ئاسان نییە لەبەرەوەی ئەویش دەگەڕێتەوە سەر خزمەتکردنی ئەو شارە وا پێویست دەکە هەمومان بەیەک ڕوحیەت بەیەک دەست بەیەک گیان ئەو شارە جوانە بپارێزین کە هەمومانی دەبی هاوکار بین هەمومان دەبی هاوکار بین پاراستنی ئەو شارە لەسە ئەستۆی شانی هەمومانە هەمومان وا پێویست دەکاتن شەو و ڕۆژ خزمەتی کەین ئێستاش لە هێزال مەسەلەن شتێک کە لەسەر هەولێر دەبی خەمی لێ دەخۆم و بێ ئەوەی کەس لا ئیرادیەن کەس تەوجیم کە زۆر جاروەیە کاردانەوە دەبی خەڵک تەلەفۆن بۆ دەکایان زۆر جاروەیە هەیە ئێستاش ینی دەتوانین بڵێن بتوانین ئەو شارە جوانە چۆن هەروها بە سەربەرزی و بە ئەمان ماوەتەوە هەروە سەربەرز و سەرکەوتو دەبی ئینشاءالله دەستخۆش کاک حەمید چی بە چەند وشەیەک چت هەیە لە هاوڕێیەکانی تەمەنت بە چەند وشەیەک ناکرێ بەس بەڵام دەڵێم ئینشاءالله کوردستان جوانتر دەبی ئینشاءالله بە جوودی ئەو برادەرانە ئەوانی ئێستاش کە پاش ئەو نخبە بەڕێزا کە ئێستا کە ئیشەکان دەکەن بەڕاستی ئەوانیش مادیبوونیان پێوە دیارە بێگومان پێیان دەڵێن زیاتر هاوکار یەکدری بن زیاتر یەکتریتان خۆش بێ دەستخۆش زۆر سوپاسان دەکەین زۆر سپاس بۆ ئامادەبوونتان بێگومان ئێوە جێپەنجەتان بە هەموو کارەکانەوە دیارە هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازین زۆر سپاس بەوەش بینەرانی ئازیز لێرەوە چاوی یەکەیەکەی کارمەندان و ئەفسەر و پلەدارانی پۆلیس و ئاسایش ماز دەکەم ئەوانەی کە ئێستا لە واجیبدان لە ئەرگدان تا ئەولەوی و ئەمنیەتی ئێمە پارێزین و هەر خشاد بن.